و هەروەها کە دوعا دەکەن و دەپاڕێنەوە خوای گەورە وەڵامیان دەداتەوە، کە عیبادەتێک دەکەن خوای گەورە لەیان قبول دەکات. ئەمە نزیکی تایبەتە، قورب خاص. جا براکانم ئەمە نزیکیە کە هی خوا لە عەبدەوە زۆر گرنگ و مبارەکە دەبێ عەبد هەوڵی بۆ بدا خوا لێتەوە نزیک بێت. تۆ چەندێکت پێخۆشە لە ماڵێکدا باوکت عیلاقەیەکی تایبەتی لەگەڵ تۆ هەبێ، باوکت باوکی هەموو کوڕ و کچەکانی خۆیەتی، باوکی هەمووتانە، بەڵام چەندێک حەز دەکەی باوکت عیلاقەیەکی تایبەتی لەگەڵ تۆ هەبێ، تۆی لە هەموو کوڕەکانی و لە هەموو مناڵەکانی تری خۆشتر بوێت. بۆ چونکە تۆ باشتری پێت خۆش. چەندێک حەز دەکەی لە مەکتەب مامۆستاکەت تۆ مامۆستای هەمووتانە، دەرس بە هەمووتان دەڵێت، مافی هەمووتان دەدا، بەڵام تۆ زیاتر عیلاقەی لەگەڵ تۆ هەیە و تۆی لە هەموو تەڵەبەکان خۆشتر بوێت. عیلاقەی تایبەتی هەبێ لەگەڵت، چەندێک خۆشە. ئەی چەندێک خۆشە ڕەب العالەمین لێتەوە نزیک بێ، لە هەموو خەڵکێک نزیکە، بەڵام نزیکێکی تایبەت لە تۆ نزیک بێت، تۆی خۆش بوێت، یارمەتی دەرت بێت، تەوفیقت بدات، بتپارێزێ لە هەڵا، سەرکەوتوت کا بۆ کاری خێر، وەڵامی دوعات بداتەوە، لە بەڵاو موسیبەت ڕزگارت کا. چەند نعمەتێکی گەورەیەکە ئەو شعورت هەبێ و ئەو هەستت هەبێ کە فعلا خوا لە تۆ نزیکە و خوای گەورە تۆی خۆش دەبێت. بەچی دەبێت؟ بەوە دەبێت کە تۆ لە خوا نزیک بیتەوە. من تقرب إلي شبرا تقربت إليه ذراعا ومن تقرب إلي ذراعا تقربت منه باعا. پیغمبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ، خوای گەورە دەفەرمێ لە حەدیثی قودسی دا، هەر کەسێ بستێ لە من نزیک بێتەوە من گەزێ لەو نزیک دەبمەوە، هەر کەسێ گەزێ لە من نزیک بێتەوە من باڵێ لەو نزیک دەبمەوە، هەر کەسێ بە ڕۆیشتن بەرەو من بێ من بەڕاکردن بەرەو ئەو دێم. مەبەست چییە؟ مەبەست ئەوەیە تۆ بەرەو خوا بڕۆ، لە خوا نزیک بۆ خوا لێت نزیک دەبێتەوە.